ئەمڕۆ جەژنی بەشێک لە مامۆسایانی گەرمیان جەژنێکی ئاسایی نەبوو، چونکە ئەوان ماوەی 3 ڕۆژە ئامادەکاری بۆ ئەوەکەن بە بۆنەی وەرنەگرتنی موچەکانیانەوە جەژن لەسەر شەقامەکان بکەنەوە بۆ ئەو مەبەستەش شەقامی سەرەکی بەردەم بەڕێوەبەراتی پەروەردەی کەلاریان هەڵبژاردووە. لێرەوە پەیامێکمان هەیە بۆ دەسەڵاتە پێی ڕاگەێنین ئەمڕۆ جەژنە، ئەمڕۆ ڕۆژی خۆشیە، ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە ئەو مامەسا بەڕێزانە لە ناو ماڵ و مناڵی خۆیانە بن پیرۆزبایان لێ بکەن، دڵیان خۆش بکەن، بەڵام وا ڕژاونەتە سەرجادە بۆ ناڕەزایی دەربڕین دژی تۆ، بۆ ناڕەزایی دەربڕین دژی گەندەڵەکانی تۆ. ئەمە پەیام و قسەی مامۆسایانی مانگرت و خۆپیشاندەری ئەمڕۆی کەلار بوو. ئێستا ئێمە چینە ڕانیە بۆ لای هەنگاو لای ئێوە چ باسە؟ بەڵێ گەرمیان، ئەمڕۆ لە سنووری داری ڕاپەڕین لە بری جەژن بەشێک لە مامۆستایان و هاوڵاتیان و چالاکانی کۆمەڵی مەدەنی لە ڕانیە و لە قەڵاتزێ گربوونەوەیەکی ناڕەزیان لە دژی دواکەوتنی موچە و پێنەدانی موچەکانیان ئەنجامدا. ئەوان باس لەوە دەکەن حکومەت بەڵێنی دابوو نیو موچەکان لە وادەی خۆیدا پێ بدات، بەڵام بەڵێنەکەی نەبردۆتە سەر. هاوکات لە بەیاننامەیەکیشاندا کە ڕاستی هەرچی سەرۆکاتیەکان کردبوو داوای چاکردنی ئەو دۆخە دەکەن، بەڵێ ئارام لە کفری چی دەگوزارێت؟ بەڵێ هەنگاو لە کفریش لە یەکەم ڕۆژی جەژن مامۆسایان خۆپیشاندانێکیان لە پێش بانکی کفری ئەنجامدا. مامۆسایان داوایان کرد حکوومەت چاو بخشێنێتەوە بە لیستی پاشەکەوتی موچە، هەروەها موچەکانیان لە کاتی خۆیدا دابش بکرێت. ئەگەر نە ئەوان بەردەوام دەبن لە بایکۆتکردن و ساڵی نوێی خوێندن ناچنە هۆڵەکانی خوێندنەوە ئەگەر بەم شێوەیە حکوومەت موچەکانیان دوا بخات. دێمە سلێمانی لای دیارجەماڵ دیار لە سلێمانی مامۆسایان خۆپیشاندانیان ئەنجامداوە بە چی شێوەیەک و داواکاریان چییە؟ بەڵێ ئارام هاوشێوی بەشێک لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان دیارە ژمارەك لە مامۆسایانی ناڕازی و چالەکانی کۆمەڵی مەدەنی و چەند پەرلەمانتارێک لە شاری سلێمانی لە بەردەم باخی گشتی گردبوونەوەیکی ناڕەزایان دژی سیستەمی پاشەکەوتنی موچە ئەنجامدا. دیارە لەو گردبوونەوەیدا بڕیاری ئەوە درا کە کۆمیتێکی ناڕەزای پێک بێنرێ و لە هەمان کاتدا لە 27 مانگ خۆپیشاندانی سەرتاسەری بە ئەنجام بگەێنرێت. دیارجەمال لێنارتی، سلێمانی.